ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران بەردەوامە تا دێت زەبر و زەنگی ڕژێمی ئێرانیش تونتر دەرەکەوێت و دەیانەوێ کۆتایی بۆ خۆپیشاندانانە بهێنن کە مەرگی ژینا ئەمینی کچە کوردە سەقزیەکە هێن نابێتە کایەوە. لە دەرەوەی ئێرانیش ڕەوەندە جیاوازەکان لە پاڵ پەیامە سیاسیەکانیان کچە کوردە بێگوناهەکە سەرتۆپکی مەشخەڵەکەیە. لە واشنگتن دوو خۆپیشاندان بەڕێوە چوو وەلێ تا ڕادەیەک ئامادەی کوردی ڕۆژهەڵات کەمتر بوو. لە کاتێکدا کچە کوردێک شوناسی ئەو ناڕزایەتیانەیە. تەفاوتێکی ئاوا هەیە لەگەڵ ئەوەی کە بەرژەوەندی ئێمەی کورد ڕۆژهەڵات لەوەیدایە کە ئێمە بەتەنیا ناتوانین ئەم حکوومەتە بگۆڕین. بەرژەوەندی ئێمە دەوەدایە کە لەگەڵ هەموو ئێران کە کات دەرفەتێک پێشاتوە ئێستا باس لە شوعارەکان دەکرێت لە کوردستانەوە بۆ تاران لە هەوا هەنجێک دروست بۆ لە نێوان کوردەکان و ئازەربایجانەکان ینی لە پلتفۆرمێکی زۆر گەورەتر پێکەوە کار بکەین و ئەگەری سەرکەوتنی ئێمە لەو پلتفۆرمە هاوبەشەدا زۆرترە. خانمان لەم خۆپیشاندانانی ئێران سەرتۆپکی بزاوتەکان کۆی ڕووداوەکانیش ئەومان پێ دەڵێن جۆش و خرۆشی خۆپیشاندانەکان کۆدەنجیەکی گەلانی ئێرانی هێناوەتەکایەوە. ئیدی هێشتا سەرەتایە کە بزانین حەکبەکەی بە دڵی گەلانی ئێران دەبێت یان نا. حبوونی کچێکی کورد لەو شۆڕەشەدا لە کوردستان دەست پێکردیە ئەوە من و تۆ باس ناکەم بە تەنیا ئەوە تاوە میدیای جیهان باسەوە دەکەیت کە حتا کە باس لە شۆڕشە ئێران دەکات دەڵێت لە دوای کوشتنی کچێکی کورد یعنی ناسنامەی کوردبوون بە ژیناوە دیارە و دەمێنێتەوە بۆ مێژوو دەمێنێتەوە کە کچێکی کورد بوو هۆ ڕزگاری بوونی ژنانی ئێران نەتەنیا ژنان ئەو شۆڕش بە تەنیا لە بۆ ئەوەی کە ژنان ئازاد بن نییە ئەو شۆڕشە بوو ئەوەی کە ملەتی ئێران نەتەوەی ئێران ئازاد بیت. ئێمە دەزانی لەو شۆڕشەدا من بۆچ ناوی دادەن شۆڕش دیار نیە نەتیجە دەگەیت ئەو ئەنجامەی کە مەبەستی خەڵکانە بەڵام وەکو پێناسەی ئەو شتێک کە هەیە ئەو خۆپیشاندانەیەکە پێناسەکە پێناسەی شۆڕشە بۆ چونکە سەیری بکەن ئێستا لە هەموو چینەکان لەنا ئەو خۆپیشاندانانە هەیە. لەم خۆپیشاندانە فراوانەی واشنگتن کە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوە چوو یەک سومبولی نەتەوەی کوردی تیا نابینرێت. ئاڵاو سرودەکان بە باڵای ئێرانی بووندایە بەڵام وێنەی کچە کوردەکە لە هەموو شوێنێکە تەنانەت هوتافەکانیش مەرگی ژینا هێناویەتی دیارترینیان ژن ژیان ئازادی. نوێنەری حزبی دیموکرات لە واشنگتن پێی وایە میدیای فارس وای کردووە تەنانەت دەخوازن ناوە کوردیەکەش ژینا هاوشێوەی پێناسنامەکەی لێ بکەن کە بەنابەدڵی ناوە کوردیەکەی خۆی گۆڕیوە بۆ مەحسا تا پێناسنامەی ئێرانی بدەرێ وەلێ کورد خۆی بە خاوەنی دۆسیەکە دەزانێت. ئەسڵەن ئەو ڕێپێوانانە ئەو سەرهەڵدانی کە لە ئێران دەستی پێکرد لە حیزبە کوردیەکانەوە دەستی پێکرد بەوەی کە داوایان کرد لە خەڵکەکە کە ڕۆژێکی تایبەتمان بگرن نەچنەوە سەریشەکانیان و دوانی وەڕۆکەی بڕۆنە سەر شەقامەکان. ئەمە وای لێ کرد کە هەموو شارەکانی کوردستان پێکەوە دەستیاندایە سەرهەڵدان و بە زووترین کات تەشەنەی کرد بۆ هەموو شارەکانی تری ئێران. ڕەوەندی کوردی لە واشنگتن دەخوازن بە گڕوتینەوە لە بەردەم کۆشکی سپید چەند ڕۆژێکی تر کۆ ببنەوە. ئیدی ڕوون نییە فارس و نەتەوەکانی دی ئامادە دەبن ئایا سرود و سومبولە نەتەوەیەکانیان پێکەڵ بەیەگەکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن.